عێراقی لە بەهای دراوی تورکی و لە بەهای دراوی ئێرانی بەرزترە. ئەگەر تەماشا بکەی $100 بەرامبەر بە 150,000 بەرهەمە بە گریمانەوە بگرە 150,000 دیناری عێراقی، بەڵام $100 ئەمریکی بەرامبەر بە 700 بۆ 750 بۆ 800 لیرەی تورکیە. تەماشا بکە بەڕێزان لە 4 بەشە، یعنی 3 بەشی بەهای لیرەی تورکی نزلترە بەرامبەر بە دراوی عێراقی. تەماشای تمەنی ئێرانی بکە بەڕێزان، $100 ئەمریکی بەرامبەر بە $2 بۆ 3 ملیۆن تمەنی ئێرانیە، یعنی چەند هێندەی فەرقە لەگەڵ دیناری عێراقیە. بەڕێزان بە شێوازێکی گشتی بەهای دراوی عێراقی هەر بەرزە، بەڵام کاتێککە حکوومەتی عێراقی خۆی بەمەبەست ئەم ڕێکارە نەختینە یاخود ئەم سیاسەتە نەختینەی و مالیە گرتە بەر، هەنگاوێکی باشە بۆ لەبەر کە کاتێک بازرگانەکانی ئێمە ڕۆن بۆ تورکیا و بۆ ئێران کەلوپەل و کاڵا و خزمەتگوزاریەکەوانن، تەماشاکەی ئەم بازرگانەی ئێمە بە $، کاڵاکرا. کاتێککە ئەم تەماتەیە ئەم کوولەگەیە ئەم باەنجارە هەرێ بۆ کوردستان بۆ عێراق، تەماشاکی بەڕێزان بەراورد بە ڕابردوو نرخەکەی بەرزە بێتەوە. کە نرخەشی بەرزە بۆ جوتیارێک ئامادە یاخود مارکێتە دوکانێک لە بازاڕە ئامادە نیە کیلۆیەک تەماتە وەک جاران بات بە 500 دینار و بە 250 دینار، وردەی بە نرخەکەی بەرزە بێتەوە و حکوومەت دەتوانێت زەریبەی زیاتر بخاتە سەر ئەو بەرنامە کە هێتە ناو وڵاتەکەی ئێمە لە پێناو بەرزکردنەوەی ئەو کەلوپەلە بیانیانە. و لەگەڵ ئەوەشا بەڕێزان ئەتوانێت چی بکە؟ ئەتوانێت دەعمی فەلاحی ناوخۆیی بکە، ئەتوانێت دەعمی جوتیاری ناوخۆیی بکە. لە پێناو چیان؟ لە پێناو ئەوەی کە لە پێناو ئەوەی کە پارەیەکی زیاتر دەستی ئەم جوتیارە بکە. بەڕێزان ئەگەر دو نقطەی کە بەهای دابەزینی دراوەکەی ئێمە بەهای دراوی ئێمە بەرامبەر بە $، ئەمریکی نرخی ئەو کاڵانەی کە هێتە ناو وڵاتەکەمانەوە بەرزە بێتەوە. ڕاستەوخۆ نرخی بەرهەم خۆشمان لە وڵاتەکەی خۆمانە بەرزە، کەواتە بەڕێزان ئێستا ئیتر نەبووە وردەی منافەسە دروستە بێ. ئەمە لە بەڕێز شتان معلومە، حتاکو کەلوپەل و بەرهەمی خۆماڵی وەستا بێ خەڵک ناڕوا کەلوپەل و بەرهەمی بیانە بەکاربێنێ، بۆ لەبەرەوەی تەماتی کوردی خۆشترە لە تەماتی ئێرانی یاخود لە تەماتی تورکی یاخود لە تەماتی سووری گریمان. کەواتە لەمەی دوا جوتیارەکانمان ئەتوانن تا ڕادەیەک سوودمەند بن. ئەگەر نرخی کاڵا و خزمەتگوزاریەکان لە بازاڕەکانە لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی گشتی بەرزە بێت، ئەو کاتە جوتیارەکانمان ئەتوانن سوودمەند بن و لە بەرامبەریشا حکوومەت دەتوانێت زەریبە بخاتە سەر ئەو بەرهەمانی کە دێتە وڵاتەکەی ئێمەوە و هاوکاری دارایی جوتیارەکانیشمان بکات لە پێناو ئەوەی کە نرخەکان دابەزێ و بۆ ئەوەی کە ئەم منافەسەیە لە بازاڕەکانە دروست بێت. ببوورن بەڕێزان بەنسبەت ئەگەر خاڵێکی تر کە ئەوش مارکێت ئیکویلیبریەمە، کەواتە تەوازنی بازار بریتیە لە چی بریتیە؟ لەو نقطەی کە تیدا نا بەکاربەر زەرمەند دەبێت و نا فرۆشیاریش زەرمەند دەبێت. واتە لەو خاڵەدا ئەگەر نرخەکان چەند بەرزە بێت بەنسبەت بەکاربەرەوە و نرخەکان چەند بەرزە بێت بەنسبەت فرۆشیاریشەوە یاخود نەزمە بێت بەنسبەت فرۆشیارەوە، ئەبێ نقطەیەکی تەوازن هەبێت بۆ بازار، ناکرێت نرخەکان هەر بەرزە بێ وردە بەهای دراوەکەمان کەمەوە بێت. بۆ لەبەرەوەی کە وڵاتەکەمان دەڕوخراپێڕوە لە جیاتی ئەوەی کە لە تەنگەژەی ڕزگار بێن وردە و دەهەنگاوەنەی بەرەو تەنگەژەیەکی تر کە ئەوش بریتیە لە دروستکردنی هەڵاوسان لە وڵاتەکەی خۆمان. واتە وردە بەهای دراوەکەی ئێمە بەهای نامێنێت، وردە وڵاتەکەمان بەرەو هەڵاوسانێکی زۆر ئەڕوات، وردە پارە هیچ قیمەتێکی نامێنێت. کەواتە ئەبێ زانستی ئابووری ڕێگەیەکمان بۆ دانات بۆ ئەوەی کە چی بێت؟ بۆ ئەوەی کە تەوازنێک دروست بێت لە بازاڕە مارکێت ئیکویلیبریەم، کە ئەمیش بارودۆخێکە a situation in which quantity demand equals quantity demand. بارودۆخێک کە تێیدا بڕی خواست equals یەکسانە بە بڕی خستنە بوو. competitive market equilibrium a market equilibrium with many buyers and many sellers. کێبڕکێ تازە لە بازاڕە لەلایەن کێبڕکێ دروست دەبێت a market equilibrium with many buyers لەگەڵ ژمارەی زۆر لە کڕیار and many sellers، واتە ژمارەی زۆر لە کڕیارە، کەواتە
كبرچێک دروستە بێت لەگەڵ ژمارەی زۆر لە فرۆشیاران و ژمارەی زۆر لە کڕیاران کە منافەسا ئەکەن بۆ ئەوەی کە ئەم تەوازن لە بازارە دروست بێت. surplus بێتێرەی a situation in which quantity supplied is a greater than quantity demand کەواتە بارودۆخێکە surplus بارودۆخێکە تێیدا بڕی خستنە ڕوو زیاترە لە بڕی خواست. بەڕێزان بە شێوازێکی گشتی surplus واتە زیادە واتە زیادەی ئینتاجی لە بازارە. بە شێوازی گشتی ئەم surplusە لە چی کاتێکا دروستە بێت لەو کاتەیە دروستە بێت کە بڕی خستنە ڕوو زیاتر بێت لە بڕی خواست واتە کی قازانجەکە هاوڵاتی یاخود مستهلک یا کۆنسیومەر ئەو کاتی کە کاڵایەکی زۆر لە بازارە هەبێت و لە بەرامبەریش خواستی کەمە بێت وردەوردە نرخەکان چی لێت وردەوردە نرخەکان بە شێوازی گشتی ئەگەر کاڵا زۆر لە بازارە نرخەکان دابەزێت و ئەو کاتە وردەوردە هاوڵاتی ئیسفادەکات و shortage a situation in which quantity demand is greater than quantity supply بارودۆخێکەکە بڕی خواست گەورەترە بەراورد بە بڕی خستنە ڕوو لەم حاڵەتەیە بەڕێزان بڕی خواست وەک چۆن لە بارودۆخێکە تەماشاکی وردەوردە کاڵا و خزمەتگوزاری لە بازارەکانە نامێنێت خوازیاکات و لە بەرامبەریشا خستنە ڕوو چیە بێت خستنە ڕوو کەمە بێت. بەڕێزان باشترین بەڵگە بۆ قسەی ئەوەیە کاتێک ئەبینە ڕۆژی جەژنانانە یاخود لە بۆنەو مەراسیمە تایبەتیەکان کە تایبەتن بە نەتەوەی کوردە تەماشاکی بە تایبەتی لە جەژنانە گۆشت کەمە بێتەوە لە بازارە وردەوردە خەڵک خواستێکی زۆری ئەچێت بۆ بەکارهێنانی گۆشت ئەچێت بۆ بەکارهێنانی کشمیش و مەسەڵەن کە پێویستن بۆ جەژنە قەیسی و قەل و ئەم شتانە بە شێوازێکی گشتی وردەوردە نرخەکان لە بازارە بەرز ئەبێتەوە و لە بەرامبەریشا مەسەڵەن شێوازی عەرزکردن وردەوردە مانگێک پێش جەژنە تەماشاکی فرۆشیارەکان بە مەبەست عەرزکردنی کاڵا و خزمەتگوزاریەکان کەمەکەنەوە بۆ ئەوەی کە نرخیان بەرزەوە بێت تەماشاکی نرخی جلوبەر وردەوردە کەمیەکەنەوە یاخود ئۆتۆماتیکی وردەوردە نرخەکانی زیادەکەن کەواتە بە شێوازی گشتی وەڕێ عەرز کەمە بەڵام چی زۆرە بەڵام خوا زۆرە کە ئەمەشیانە بێتە هۆی شۆرتەیج کە ئەمەشیانە بێتە هۆی نەقص کە ئەمەش زەرەر لە چی ئەیات زەرەر لە فرۆشیار و زەرەر لە بەکاربەرەوە قازانج بۆ فرۆشیار دروست دەکات. بەڕێزان مارکێتی ئیکویلیبریەم بریتیە لەم نقطەیە تەماشا بکەن مارکێتی ئیکویلیبریەم ئەمە کێرف سەپلای کێرفە یاخود منحنای سەپلایە ئەمەشیان دیمان کێرفە واتە منحنای دیماندا تەماشا بکەن ئێمە لە ڕابردووە بە عەمەلی شێوازێکی عەمەلیمان کردووە ئەوەی کە لێرەیە هەیە مارکێتی ئیکویلیبریەم ئەم نقطەی یەکتر بڕینە پێوترێت نقطەی تەوازنی بۆچی نقطەی تەوازنی بۆ بازارەکان بە شێوازێکی گشتی کەواتە لە نقطەیە نەفرۆشیار بە شێوازی گشتی زەرمەند دەبێت نە کڕیاریش بە شێوازی گشتی زەرمەند دەبێت کەواتە ئەم نقطەی تەوازنە ئەو نقطەیە کە تێدا داهاتی بەکاربەر گونجاو بۆ بەرزێنانی کاڵا و خزمەتگوزاریەکان لە بازارە و بە هەمان شێوەش ئەو بەرەمانەی کە فرۆشیار عەرزی دەکات بە شێوازێکی گشتی گونجاو بۆ ئەو داهاتی کە چیە بێت گونجاو بۆ ئەو داهاتی کە لەگەڵ بەکاربەرە هەیە. بەڕێزان لێرەش نقطەیەکی ترمانەیە تەماشاکەی بەڕێزان ئەم هێڵەمانەیە ئەم هێڵە پێوترێت سوپلس واتە ئەم ناوەندی کە ئەیبینە ئەم سێ گۆشەی کە دروست دەبێت ئەو سێ گۆشە زیادەیە کە لە بازارەکانە دروست دەبێت ئەگە بیرتان بێت وتمان سوپلس بریتیە لە چی بریتیە لەوەی کە بڕی خواز لەگەڵ بڕی خستنە ڕوا پێچەوانەیە تەماشاکەی بەڕێزان لێرەشا شۆرتەیجمانێ ئەمەشان بڕی نەقسە واتە ئەو بڕەیە کە تێیدا خوا زۆرە بەڵام خستنە ڕووی کاڵا و خزمەتگوزاریەکان کەمە لێرە نرخ زیادەکاتەوە لێرە زەرمەند چیە زەرمەند بەکاربەرە بە شێوازی گشتی. بەڕێزان ئەمەشیان سەپلایە ئەگەر تەماشا بکەن لێرە باسمان کرد ئەمە باز لە تەحولی نرخەکانەکات باز لە بەرزبوونەوەی نرخەکانەکە لەگەڵ بەرزبوونەوەی نرخەکانە ئەم سڵایدا ئەوایە لە پێشترا باز بکرا بەڵام بە شێوازی گشتی ئەمە تەحولی نرخەکانە کە پێمانەڵێت گۆڕانکاری لە بازارەکانە چۆن ڕۆیات. بەڕێزان ئەوەی کە گرنگە بە نسبەت ئێوە ئەتوانن بە شێوازێکی گشتی چی بکەن ئەتوانن بە شێوازێکی گشتی هەردوو ئەم خشتەیە هەردوو سەپلای لەگەڵ دیماندا بۆ دۆزینەوەی نقطەی تەوازنی لەسەر یەک تەیبڵێک ئاماژە پێ بکەن. تەماشا بکەن بەڕێزان لێرە ئامودێکمانەیە ئامودی پرایسە ببورن کە لێرە دەرنەکەوتووە ئەمە 1 2 3 4 5 0 1 2 3 4 5 هەتا 6 ئێمە تا 5ەکەین بەسە کەواتە ئەم ئامودێکای بینەمە ئامودی پرایسە و لە هەمان کاتشە ئەم ئامودەش ئامودی ئاوتپوت یاخود ئامودی کوانتیتیە
تەماشا بکەن بەڕێزان لێرە ئەگەر بێت و نرخ بۆ کیودی واتە بۆ بڕێ خواست بۆ عامودی خواست چیمان بۆ چیمان هەیە یەک چۆ بۆ 16,000 لێرە سفرەکانمان لا بردو بەڕێزان تەماشا بکەن بەڕێزان لێرە یەک چۆ بۆ 16,000 وەک زۆربەی زۆرتان لە کلاسە بە شێوازێکی عملی کردان بەڕێزان لێرە بە هەمان شێوە نرخەکان تەماشاکی بەرز بێتەوە لێرە خواست کەمە بێتەوە کەواتە نرخ چووە بۆ 2 پرایس بەرزەوە بۆ 2 بە هەمان شێوە چیودیەکەمان بۆ بە 11,000 کەواتە ئەکەوێتە ئەم نقطەیە بەڕێزان کەواتە ئەم نقطەیە دە 11 ئەم نقطەیە بریتە لەو نقطەی کە تێیدا نرخ بەرزە بێتەوە وردە خواستیش کەمە بێتەوە ئەگەر نرخ بەردەوام بێت لەسەر بەرزبوونەوە تەماشاکەی لێرە نرخ بۆ بە $3 تەماشاکەی بەڕێزان لێرە خواست کەمی کردووە بۆ 7 کەواتە لەگەڵ بەرزبوونەوەی نرخەکانە خواستیش کەمەکە کەواتە ئەم نقطەیەمان هەیە بەڕێزان وردە نرخ بەرزە بێتەوە لەسەر $5 تەماشاکەی نرخ لێرە بۆ بە $5 لە بەرامبەریشە چیودیەکەمان بۆ بە 2,000 کەواتە بەڕێزان وردە چەندە تەحولی کردو ئەوەی کە لێرە ئەم نقطەی بۆمان دەرەچێت تەماشاکەی بەڕێزان ئەمە چیودیە ئەمە دیمان کەفە واتە منحەنای دیماندە یاخود چەماوەی دیماندە تەماشاکەی بەڕێزان نرخەکانمان لێرە سابتە و بە هەمان شێوە چەماوەی QSیش دروست دەکەین QSەکە ئەگەر نرخ بە نسبەت QSەوە $1 بێت تەماشاکەی بەڕێزان کەواتە ئەڕوات بۆ 1000 تەماشا بکە بەڕێزان ئێمە نرخمان $1 کەواتە ئەم نقطەیە لە بین 2000 ئەم سفرانەمان لێ کردوتەوە بەڕێزان 2000 4000 6000 8000 هەتا 18000 بەڵام لێرە $1 چۆ بۆ 1000 تەماشا بکە بەڕێزان نرخ بەرزە بووە لە یەکەوە تەحولی کردووە بۆ $2 کەواتە بە شێوازی گشتی لێرە عیلاقەکە ڕاستەوانەیە لێرە چووە بۆ 4000 تەماشا بکەن بەڕێزان 2 چووە بۆ 4000 باشە ئەم 2 چووە بۆ 4000 ئەگەر نرخ بەرزە بێ لە 2 بۆ 3 تەماشاکەی بە هەمان شێوە بڕێ خستنە ڕوو بڕێ عەرزیش لەلایەن فرۆشیارەکانەوە بەرزە بێتەوە بەڕێزان ئەگەر نرخ بەرزە بێ بۆ $5 کەواتە بۆ بە 12000 تەماشا بکە بەڕێزان ئەمەشان ئەو نقطەیە 12000 ئەمەشان ئەو نقطەیە کە سەپڵای تەحولەکە کەواتە لێرەش چەماوەکە کێشین بەڕێزان ئەگەین بە چی ئەگەین بە نقطەی تەوازن ئەگەین بەم هێڵە بە خاڵی تەوازن کە تێیدا نەفرۆشیار زەرەرمەندە و نەکڕیارێک زەرەرەکە کە ئەتوان هەردووکیان مامەڵەکەی خۆیان بە شێوازێکی دروست ئەنجام بن کەواتە لێرە ئەم خاڵەیە کە تێیدا کڕیار و فرۆشیار بە شێوازی گشتی ئەتوانن مامەڵە بکەن لە بازاڕەکانە تەماشا بکەن بەڕێزان ئەمە سوور پڵەسە ئەمەشیان شۆرت هەیجە بە شێوازی گشتی ئەم ناوەندە ئەم چەماوەیە ئەبێتە سوور پڵۆس ئەمەشیان ئەبێتە شۆرت هەیج کە زۆرمان لەسەری باس کردووە بەڕێزان زۆر سوپاستانەکەم ئەوەی گوێبیستی بوون لە ماوەی ڕابردوودا چاپتەری 2 بوو لە Principle of Economic هیوادارم بە شێوازێکی گشت بێتە هەمووتان و هەمووتان سوودی لێوەرگرن هیوادارم هەمووتان سەرکەوتوو لە ساغ و سەرفراز بن زۆر سوپاس دووبارە بۆ گوێبیستنی ئێوەی بەڕێز تا محازەرێکتر بەخوای گەورەتان ئەسپێرم